ڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر کارزان محەممەد ئەحمەد مامۆستا لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی دەکەین بفەرمێت بۆ سەر ستەیج ناونیشانی سمپۆزیۆمەکەی یاسا بەربەرەکان و ڕۆڵی لە سنووردارکردنی تاوانەکانی ڕاگەیاندندایە. بە ناوی خوای گەورە و میهرەبان ئەمڕۆ سیمینارەکەم دەربارەی ڕۆڵی ڕاگەیاندنە لە سنووردارکردنی تاواندا. لە ڕاستیدا لە دوای تیۆرەکەی مارشال مەکلۆهان کە ئاماژەی بۆ کرد ڕۆژگارێک جیهان دەبێت بە گوندێکی ئەلکترۆنی، ئەم هەواڵە خۆشبەختیەکی زۆری بۆ ناوەندەکانی ئەکادیمی هێنا کە میدیاش ببێتە مای خۆشبەختی بۆ گەلانی جیهان. بەڵام ئەم تیۆرەی مارشال مەکلۆهان لە زۆر بواردار ڕنگدانەوەی هەبوو کە بریتێ لە گلۆبالیزەکردنی هەواڵ و لە هەمان کاتدا بۆ هۆشیاری تەندروستی و هۆشیاری پەروەردەیش میدیا بەکارهێنرا. مەسەڵەن هیچێک لەو نمونانەی کە هەمیشە باز دەکرێت، وڵاتانی ئەوروپا لە توێژینەوەکە دەری دەخەن منداڵان نازانن چۆن مامەڵە لەگەڵ ئاژەڵ و لەگەڵ سروشت و ژینگەدا بکەن. لە بەرامبەر ئەمەدا ئەفلام کارتۆنی نیلز بەرهەمێنن بۆ ئەوەی کە مناڵان لەوانەی پەروەردەی نمایش بکەن، لەوانەی پەروەردەدا تێبگەن کە چۆن مامەڵە لەگەڵ ژینگە و سروشت و گیانلەبەراندا دەکەن. بەڵام لە هەمان کاتدا گەشەکردنی ئەم تیۆرە کۆمەڵە کارەساتی گەوری بە خۆی داهێنا. یەکێک لەو کارەساتانە کە ساموئیل هانتینگتۆن ئاماژەی پێکا بریتێ لە پێکدادانی کلتورەکان لە ڕێگەی میدیاوە و لە هەمان کاتدا ئەنتۆنی گینس هات ئەم تیۆرەی ورد کردەوە بۆ بواری کۆمەلگا، ئاماژەی بەوە کرد کە گەشەکردنی میدیا وێڕای ئەو خێر و بەرەکەتانی کە هەیەی لە هەمان کاتدا کۆمەڵێک کارەساتی گەورەی بەدوادادێ ئەویش پێکدادانی چینە کۆمەڵاتەکان لەگەڵ یەکتر، پێکدادانی هاوڵاتیانە لەگەڵ یەکتر بەهۆی گەشەکردنی تەکنۆلۆژیای میدیاوە. لەبەرەوەی تەکنۆلۆژیای میدیا واکە هاوڵاتیان زووتر پەیوەندی بێکەوە بکەن، چینە کۆمەڵاتەکان زووتر ڕوبەڕووی یەکتر ببنەوە. لەبەر ئەوە ململانەی چینە کۆمەڵاتەکان لە ناو کۆمەلگادا، ململانەی ئاینە جیاوازەکان، لایەنە سیاسەت جیاوازەکان لە هەر کۆمەلگایەکدا بەهۆی تەکنۆلۆژیای میدیاوە جۆرێک لە کارەسات دەخڵقێنەیە کە ئەویش زیادبوونی ئاستی تاوانە لە کۆمەلگاکانە و بە جێگەی نیگرانیە کە ئەم کارەساتە ئەم بەرزبوونەوەی ڕێژەی تاوانە زیاتر لە وڵاتانی خۆرهەڵاتە باوە. چونکە لەو گەشتێک کە بۆ وڵاتانی ئەوروپا کردم، مەسەلەن وڵاتانی ئەوروپا دەبینی پێش ئێمە تەکنۆلۆژیای میدیای گەشتووە، بەڵام ڕێژەی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی لە ئاستێکی زۆر نزمدایە. بە پێچەوانەوە لەو ساتێک کە تۆڕە کۆمەڵاتەکان دێنە هەرێمی کوردستانەوە، جۆرەها ڕێژەی تاوان بە هەموو جۆرەکانەوە هەر لە دەستوەردانی ژیانی تایبەتەوە، لە هەڕەشەی کوشتنەوە، لە بڵاوکردنەوەی گرتە ڤیدیۆکانەوە کە کاریگەریە کاتە سەر کەسێتی مرۆڤەکان بە ڕێژەیەکی زۆر مەترسادار زیادی کردووە و لە هەمان کاتدا ئەوەی کارەساتەکەی گەورەتر کردووە. نەوە لە دوایەوە جیل لە دوای جیل دەبینی کارەساتەکان زیاترە بێ و تاوانەکانی زیاترە بێ. ئەگەر بەشێکی ئەمە پەیوەندیدار بێ بە ململانێت چینە کۆمەڵایەتی و چینە سیاسەکانەوە، بەشێکیشی خەتابارەکە بریتێ لە میدیا و دام دەستگاکانی ڕاگەیاندن، چونکە نەیانتوانیوە کۆمەلگا هێندە هوشارکەنەوە کە چۆن تەکنۆلۆژیا بەکاربێنن و چۆن مامەڵەی پێ بکەن لە ژیانی ڕۆژانەدا. ئەگەرچی خۆشبەختانە لە هەرێمی کوردستان کۆمەڵێک یاسامان هەیە توانیویانە ئازادیەکی زۆر دەستەبەر بکەن بۆ هاوڵاتیان، بەڵام لە ناوەختی ئەم یاسایاندا ئەو تاوانانشی تێدا دەستنیشان کراوە کە پێویستە هەر هاوڵاتێک خۆیانی لێ بپارێزێ. کاتێکیش کە تاوان ڕوویدا دوو جۆر کەس دەتوانن داوای ماف بکەن. یەکەمینیان هاوڵاتیان و گروپە کۆمەڵاتەکانە کە زیانیان بەرکەوتووە و لە هەمان کاتدا داواکاری گشتیشە. بۆ نمونە کاتێک کە ئەو زیانانەی بەهۆی میدیاوە دەکەوێتەوە لە ناو کۆمەلگادا زیان بەشکۆی کۆمەلگا دەگەێنن، داواکاری گشتی دەتوانێت وەکو خاوەن مافێک یاخود وەکو داکۆکیکارێک لە مافەکانی کۆمەلگا دەتوانێت سکاڵا لەگەڵ لەسەر ئەو کەس و لایەن و دام و دەستگا ڕاگەاندانە تۆمار بکە بۆ ئەوەی کە ماف بۆ کۆمەلگا بجێڕێتەوە. بە شێوەیەکی گشتی ئێمە لە هەرێمی کوردستان خاوەنی کۆمەڵێک یاساین. یەکەمینیان یاسای سزادانی عراقی، یاسای مافیدانەر، یاسای سندیکا ڕۆژنامەنووسان، یاسای بەرەنگاربوونەوەی تۆقاندن یاخود تیرۆر، یاسای ڕۆژنامەگەری ژمارە 35 ساڵی 2007، یاسای قەدەغەکردنی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی لەگەڵ یاسای مافی بەدەستهێنانی زانیاری. هەموو ئەم یاسایانە ئێستا لە هەرێمی کوردستان بەرکارن. لە کاتی تۆمارکردنی سکاڵادا زۆر جار لەبەرەوەی یاساکان لە هەرێمی کوردستان نەچونەتە ناو وردەکاریەوە، دادوەر ناچارە بۆ دەستنیشانکردنی جۆری تاوانەکە دەچێتەوە بۆ یاسای سزادان لەبەرەوەی زۆر چۆتە وردەکاریەوە. بەڵام گرفتەکە لە چییە؟ ئەگەر هاوڵاتیەک لە ڕێگەی میدیاوە تاوانی ئەنجامدابێ دەشێ بە پێی یاسای سزادان مامەڵەی لەگەڵا بێ. بەڵام ئەگەر ڕۆژنامەنووس بوو ئەبێ بگەڕێتەوە بۆ یاسای
ڕۆژنامەگەری بە پێی یاسای ڕۆژنامەگەری مامەڵی لەگەڵدا بکرێت بە شێوەیەکی گشتی لەناو هەموو ئەم یاسایاندا کۆمەڵێک تاوان دەزیشان کراوە کە دەبێت ڕۆژنامەنووسان و هەم هاوڵاتیان وەکو بەکارهێنەری میدیای یاخود تۆڕە کۆمەڵاتەکان خۆیان لێ پارێزێ بریتین لەم جۆرە تاوانن یەکەمینیان کە زۆر باوە و بۆ پێی کە ماوەیەکی زۆر خەبیر بووم لە دادگا بەپێی ئەم ڕزبەندی ڕەکەم خستۆ زۆرترین تاوان کە ڕووی داوە بریتە لە تۆمەت خستنە پاڵ ئەگەر تۆمەت خستنە پاڵ پێناسکەین بریتە لە خستنە پاڵی ڕەفتارێک یاخود کردارێک کە ببێتە مایەی زیانگەیاندن بە ناو ناوبانگی کەسێک یاخود لایەنێک بەپێی مادەی 433 لە یاسای سزادانی عراقی سێ مەرجی داناوە بۆ ڕەخنە هەر ڕەخنەیەک ئەگەر ئەم سێ مەرجی تێدا نەبێ ئەوە دەچێتە چوارچێوەی تۆمەت خستنە پاڵەوە یەکەمینیان دەبێت ڕاست بێت واتە کەسەکە نابێ بڵێ وا گومان دەکرێ و پێمان وایە ئەبێ دڵنیا بێ لەوەی کە ڕاستە دووهەمیان ئەبێ توانای سەلماندنی ڕاستەکەی هەبێت واتە ئەبێ بەڵگەیەکی باوەڕ پێکرایی پێوێ کە بیسەلمێنێ ئەم تۆمەتە ڕاستە سێهەمینیان ئەبێ خێر و بەرژەوەندی گشتی تێدا بێت مەسەڵەن هەندێک بابەتەیە ڕاستە توانای سەلماندنی ڕاستەکەشی هەیە بەڵام ئەگەر هاتوو خێر و بەرژەوەندی گشتی تێدا نەبوو و زەر و زیانێکی زۆری بە کۆمەلگا گەیان لەم حاڵەتەدا دەچێتە چوارچێوەی تاوانەوە بە شێوەیەکی گشتی تاوانی تۆمەت خستنە پاڵ سزاکەی زۆر بۆچی لەبەرەوەی یەکەم خەڵک باوەڕی پێەکە خەڵک زۆر زوو باوەڕ بە تۆمەت خستنە بە تۆمە دەکات دووهەمینیان لە زیهنی خەڵکە ئەمێنێتەوە زۆر جاران بەهۆی تۆمەتێکەوە کوڕەکانی نەوەی نەوەکانی بە بوختانێکە بۆ باو باپیرانی کراوە پێو ئەزڕند سێهەمیان پلانی لە پشتەوەی ئەو کەسێک کە تۆمەت ئەخاتە پاڵ کەسێک بە دڵنیای و بە وردی بۆی دانیشتووە مەسەن سەری دۆسیەکانی دادگا بکە ئەگەر ویست بێتیان تۆمەت بۆ ژنێک دروست بکەن کە زانی بێتیان جوانە وتوانە لەش فرۆشن یا بۆ نمونە بزان لەبەر پرسیارەتێکە ئەڵەن دزی کردو واتە جۆرێک لە پیلان و هۆنینەوەی لە پشتە لە هەمان کاتدا تاوانێکی مەبەستدارە واتە ئەو کەسێک کە هۆنینەوەی تۆمەت بۆ یەکێکە کاتە پاڵ بە دڵنیایی و پێشتر پلانی بۆ داناوە لەبەر ئەم فاکتەرانی کە باسمان کرد تۆمەت خستنە پاڵ سزاکەی زۆر سەختە و لە هەمان کاتدا ئەو کەسە دەتوانێت داوای قەرەبووی مادی و معنەوی لەو دابوو دەستگار ڕاگەیانە یاخود لەو هاوڵاتیە بکاتەوە کە تۆمەتی بۆ کراوەتە پاڵ یەکێک لەو فایلانەی کە بینیم زۆر جێگەی سەر سوورمان بوو پیاوێک سکاڵای تۆمار کردووە ئەڵێ لەبەرەوەی فڵانە کەس پێمەڵێ تۆ خوشەکانیش و ژنەکەشت لەش فرۆشن ئەم پیاو لە دادگا سەلمانی دەڵێ من نەخوشکمێنە تا ئێستا زەواجم کردو بەڵام ئەوە تا سەدان کەس لە تۆڕە کۆمەڵاتەکان ئەم بابەتیان شیر کردووە و لە هەمان کاتدا لە تۆمەت خستنە پاڵ و هەموو ئەو تاوانانی میدیا بەپێی مادەی 9 یاسای ڕۆژنامەگەری هەر تۆمەتێک کە کەسێک شێریەکە هەمان بەرپرسیارەتی دەکەوێتە ئەستۆ چونکە مانای وایە ئەم کەسە پشڕاستی کردوێتەوە بۆیە جاری وایەڵەن کە کەسێک لەسەر کۆمنتێک گیراوە یاخود لەسەر شێرێک گیراوە ئەم کەسە هەمان بەرپرسیارەتی دەکەوێتە ئەستۆ تەنانەت ئەگەر بۆ نمونە دوێنێ سەرۆکی وڵاتێک لە هەڵبژاردنە ڕاستەخۆ کەناڵێک وەرگێڕانی بۆ کرد ئەگەر بێت و ئەم سەرۆکی وڵاتە سوکایەتێ بە خەواتی گەلی کورتکە لەو ساتەیە داواکاری گشتی توانێت سکاڵا تۆمارکە چونکە بەپێی مادەی 9 یاسای ڕۆژنامەگەری ئەو بابەتانی لەسەر چاوەکانی دەروی هەرێمی کوردستانەوە وەرگیرێ هەمان بەرپرسیارەتی ئەو کەسەی دەکەوێتە ئەستۆ جۆری دووەمی تاوان کە زۆر باوە بریتێ لە جنێودان بە شێوەیەکی گشتی ئەگەر پێناس بکرێن دەوترێت بریتێ لە پێگوتنێک کە دەبێتە مای ڕوشاندنی هەستی بەرامبەر لە مادەی 434 یاسای سزادانی عراقی بەم شێوازە پێناس کراوە بە شێوەیەکی گشتی تاوانی جنێودان بۆیە بە تاواندانرێت لەبەر پاراستنی ڕێز و کەساتی مرۆڤ شکۆی مرۆڤ بە هیچ شێوەیەک لەژێر هیچ ناوێکە نابێ زیانی پێ بکە دووهەمینیان لەبەر پاراستنی ئاسایشی کۆمەڵاتیە زۆر جاران دەبینی بەهۆی جنێوێکەوە شەڕێک ململانەیەک کێشە و گرفتێ لە ناو کۆمەلگادا دروست بووە سێهەمینیان لەبەرەوەی نەبوونی سوود و قازانجە واتە ئەم پێگوتنە هیچ سوود و قازانجێکی بۆ مرەڤاتی تێدا نییە و ناچێتە چارچەوەی ئازادی قسەکردنەوە لە هەمان کاتدا شایستەی سەلماندن نییە بەڵام سزای جنێودان ئەگەر بەراوردی بکەین سزاکەی زۆر کەمتر لە تۆمەت خستنە پاڵ لە قانوندا بۆ لەبەرەوەی خەڵک باوەڕ بە جنێودان ناکەن بۆ نمونە کاتێک کەسە جنێو بەیەکێگەیە ئەو کەسەی کە گوێگرێ یەکسەر ئەزانێ ئەمە مای هەڵچوونێکی کاتی و پلان دووهەمینیان خەڵک باوەڕ بە جنێودان ناکە
سێ زۆر کەم لە زیهنی مرۆڤدا دەمێنێتەوە واتە زوو تێپەڕە و لەبیر دەچێتەوە بەڵام هەوەکو ئاماژەم پێکرد لەبەر ئەو حاڵەتانەی کە وەکوتم ئەبێ شکۆی مرۆڤ بپارێزرێ لەبەر ئاسایشی کۆمەڵایەتیە لەبەر ڕێزگرتنە لە کەسێتی مرۆڤ لەم حاڵەتاندا سزای لەسرە و لە هەمان کاتدا لە چەند بابەتێکی زۆر دیاریکراوە جنێودان سزای لەسەر نییە بەتابەت لە میدیایە ئەویش لە کاتی بەرنامەی ڕاستەخۆدایە ئەگەر بێت و لە کاتی بەرنامەی ڕاستەخۆ هاوڵاتیەک پەیوەندی بکە جنێوێ بدە لەو حاڵەتاندا سزای لەسەر نییە بە چەند مەرجێک یەکەمینیان ئەبێ پێشکەشکارەکە دەست بەجێ پێقەتەکە بڵێ بوو برێرە شوێنی جنێودان نییە و لە هەمان کاتدا کاتێک کە بەرنامەکە دووبارە بۆەوە ئەبێ ئەو جنێودانەی لێ لابەرێ چونکە بەرنامەی تۆمارکراوە حسابی ڕۆژنامەی چاپکرای بۆ کرێ و لە هەمان کاتدا جنێودان ئەگەر حاڵەتی نەشری پێ بخشێ وەکو تۆمەت کەسنەپاڵ هەردووچیان ئەگەر لە حاڵەتی نەشرابن سزایان زیاترە وەک لەوەی کە تەنها لە بینی دوو کەساوی مەسەن یەکێک لەو دۆسیانی هاتە بەردەستم لە دادگا کەسێک بە مۆبایل وتی جنێوم پێدراوە من بۆیە سزاکەم کەم بۆ دانا تۆ ئەگەر خۆت باسی نەکەی کەس نازانێت جنێوت پێدراوە بەڵام کاتێک کە یەکێک لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە لە کەناڵێکی تەلەڤیزۆنەوە جنێوی پێدرێت لەبەرەوەی حاڵەتی نەشیتیای خەڵک گوێ لێبێت لەو حاڵەتاندا سزاکەی زیاترە جۆری سێهەمی تاوان بریتێ لە زیانگەیاندن بە دابوونەریت و ئاسایشی کۆمەلگا بە شێوەیەکی گشتی هەموو کۆمەلگایەک کۆمەڵێک دابوونەریتی جوانی خۆی هەیە و لە هەمان کاتدا کۆمەڵێک نەریتی دزێوی شەیە لە ناو کۆمەلگادا و هەندێک لەم نەریتانە بە پێشکەوتنی کۆمەلگا لە ناوچێ بۆ نمونە جاران ئەی بۆ خەڵک کچنێرە بۆ مەکتەب بەڵام ئێستا بە پێچوانەوە ئەی بە خێزانێک کچەکانی خۆی نەنێرێتە مەکتەب زۆر جاران ئەم دابوونەریتە کۆمەڵایەتیانە بە پێی گەشەی قۆناغەکانی کۆمەلگا دەشەیە گۆڕانکاری تێدا دروست ببێت ئەم بابەتە کە ئەم تاوانە لە چه حاڵەتێکە دەچێتە چوارچەوەی تاوانەوە لە کاتێکە ئەگەر بێت و نەریتە جوانەکان ڕوبەڕووی گومان بکرێتەوە بۆ نمونە خۆشەویستی دایک بۆ مناڵەکانی یاخود هەوڵدان بۆ لێکترازانی خێزان یاخود هاندانی منداڵان بۆ ئەوەی کە زیان بە ئادابی خێزانی بگەێنن مەسەلەن بۆ نمونە میدیامان هەیە لە هەرێمی کوردستان کۆمەڵێک فیلمی پێشکەش کردووە هێشتا فیلمەکە تەواو نەبووە کۆمەڵێک ڕەفتاری ناشرین لە ناو منداڵاندا بڵاو بۆتەوە مەسەڵەن یەکێک لەو بەرنامە عەڵقە کۆریانە کە شمشێری زۆر تێدا بوو سەرنجمدا هێشتا عەڵقەکە تەواو نەبوو هەزاران مناڵی کورد ئەچون لە دوکانەکان شمشێریان دەکرد ئەمە یەکێکە لە هاندان بۆ توندوتیژی شێواندنی کۆمەلگا یا بۆ نمونە یەکێک لەو ئەفلام کارتۆنانەی کە ڕەخنەی زۆر لێگیرا عەدنان و لینا بوو توێژینەوەی کرا سێنان کردو عەدنان بەشێکی زۆری مناڵانی عەرەبی فێری فشە کردو ئەچن سەرکێشی یەکەن خۆیان بە ئۆتۆمبیلەوە هەڵەواسن زەرروزیان نەگەن ئەیانەوێ هەمان لاسای ئەفلام کارتۆنەکە بکەنەوە لەبەرەوە لەم حاڵەتاندا میدیا ئەبێ زۆر ئاگادار بێ ئەو بابەتانەی کە ڕەخنەی لێ ئەگرێ حتا ئەگەر بابەتەکە نەریتێکی خراپیش بێ لە ناو کۆمەلگا دەبێ ڕەخنەگرتنەکان بە شێوازی ڕاستەخۆ نەبێ بەڵکو ئێمە تیۆرێکمانەیە لە ستیرۆتایپە ستیرۆتایپ واتە سوڕەی نەمەتی یاخود عەقلی باوی هاوڵاتیان ئەگەر بێت و ڕەخنەش گیرە ئەبێ ڕەخنە و نەریتێک بە شێوازێک ڕەخنە لەو نەریتە بگیرێ کاردانەوەی خراپ لە ناو کۆمەلگادا دروست نەکا مەسەن هەندێک جار بەهۆی ڕەخنەگرتنێکەوە لە دابوو نەریتێکەوە لە شوێنێکا کێشەوگرفتی گەورە ڕوویداوە مەسەن لە بینی چینی جوتیار و ئاغایە پێکدادان دروست بووە یاخود لە بینی دوو چینی کۆمەڵایەتیا کێشەوگرفت دروست بووە ئەم تیۆرە پێی وایە دەستکاریکردنی عەقڵی خەڵک نابێت ڕاستەخۆ بێت ئەبێت زۆر ناڕاستەخۆ بێ تیۆرەکەش پێوتێت تیۆری دەرزی لە پزیشکیەوە هاتوۆتە بواری میدیا ئەڵێ وەکو چۆن تۆ دەرزیەک لە دەمارەکانی لەشی مرۆڤەیە بێ وردە وردە بێ دەستکاریکردنی عەقڵی خەڵکیش ئەبێ بە شێوازێکی زۆر ناڕاستەخۆ بێت یەکێک لەو نمونانەی کە ئاماژەی پێکرێڵە لە هیندستان شوێنێکە بۆ پیانە و خوای ئاڵە خەڵک سوژدەی بۆ برد چەند فەیلسوفانیان و کاکە ئەوە چارەسەری ئاڵێلانیە چەندی کەس فەیلسوف لێ دووچاری هەڕەشەی کوشتن بوونەوە لەسەر قسە بەڵام کاتێک کە دەرمانی ئاڵا گاتە هیندستان ئیتر کەس باوەڕی بە خودا نامێنێ سوژدەی بۆ بەرێت لەبەرەوە جاری وا هەیە بە یەک نەریت داهێنانی پزیشکی دەشێ عەقلی باوی خەڵک بگۆڕێت بەڵام لێرەدا قسەمان لەسەر میدیاکان ئەوەیە دەستکاریکردنی عەقلی باوی خەڵک ئەبێ زۆر لەسەرخۆ بێ زۆر ناڕاستەخۆ بێ و زۆر عەقلانی بێ ئەگەر نا نەتیجەی پێچەوانی لێ ئەکەوێتەوە جۆرێکی تری تاوان باشە بریتێ لە نهێنیەکانی دادگا
هەندێک جار میدیاکان دەستکاری ئەو زانیارە ناکەن کە لە ناو دادگا هەیە بەڵام یاسا دەستنیشانی کردو کە بێ لە چەند حاڵەتێکە بازدا یەکەم ئەبێ خەڵک ئاگدار کاتۆ کە مافی زانینی هەیە دوو ئەبێت تاوانبار قێزەون کا نەکبی کا بە پاڵەوان سێ ئەبێ بە شێوازێک بێت نەچێتە ناو وردەکارەکان و خەڵک بێت هەمان سینناریۆی ناو تاوانەکان دووبارە بکاتەوە چونکە ئێمە چەندین فیلم هەیە بۆیە سانسۆرەکرێت لەبەرەوەی کە خەڵک فێرە بن لاسایی ئەو تاوانە ئەکەنەوە. تاوانێکی تر بریتێ لە هاندان بۆ تیرۆر لە دوای پەیدابوونی داعشەوە ئەم تاوانە زۆر زیاد کردو ئەویش لە تۆڕە کۆمەڵاتەکان پروپاگەندەکردنە بۆ داعش و بۆ تیرۆریزم لەم حاڵەتانەدا بە هیچ شێوەیەک میدیاکان نابێ گرتەیەکی ڤیددیۆیی یاخود هاندانێ هەواڵی بڵاوکەنەوە خەڵک هامدا بەرە و توندوتیژی یاخود تیرۆریزم بە پاڵەوان بناسێنێ ئەگەرنا بە تاواندانرێ و بە شێوەیەکی گشتیش سێ بەرپرسیارەتی دەکەوێتە ئەستۆی میدیاکان یەکەمینیان بەرپرسیارەتێکی مەدەنیە واتە هاوڵاتیان یاخود کە سولایانێک کە زیانیان لێکەوت دەتوانن لە دادگای مەدەنی سکاڵا لەسەر ئەو کە سولایانانە تۆمارکەن دووەمیان دادگایەکی سزاییە کە زۆر جار غرامە و زیندانی بەدوادا دێ و کە سولایانەکان و داواکاری گشتی دەتوانێت سکاڵا تۆمارکە سێهەمینیان بەرپرسیارەتێکی کارجێڕیە زۆر جاران داواکاری گشتی مافی ئەوەی هەیە بۆ نمونە زنجیرە درامایەک لە کاناڵێکی تەلەڤیزیۆنی ڕابگرێ بەو پاساوەی کە ئەم زنجیرە درامایە کاریگەری خراپی لەسەر بارودۆخی هاوڵاتیان و ڕەشی یاسایی لە وڵاتەکەدا هەیە